سڵاوتان لەبێ ئازیزان ڕەنگینم خۆشحاڵم جارێکی دیکە هاتمەوە خزمەتتان ئیدی خەریکە خانمێک نەمێنێ هەڵوێستێک لەو زەوتوانای بکرێت ژنانی کورد لە گۆڕۆپانی زانست و معریفەدا سەلماندویانە شیە و ئامادەن بۆ سەرکەوتن بێگەردێک گردی گومانی لە ڕۆحی هەمووان لا بردووە و بە بوێری و بڕوا بەخۆبوونی بە خاتونەکان دەڵێت بەردەوام بن و کۆڵ مەدەن ئاسۆتان ڕوونا ئەمڕۆ هاتمەتە خزمەتی ئەو خاتونە کە ئەویش خاتو بێگەر تاڵبانی و وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەوام کاتت باش خاتو بێگەر سپاس بۆم دەرفەتان هەموو کاتێکتان باش زۆر بەخێر بێن هەم جەنابێت هەم ئەم ستافە جوانەی کە لەگەڵمان هیلاکەن ئەمڕۆ ئامادەی بۆ پرسیارەکان بەدڵنیە زۆر باشە کۆمەڵێک پرسیارمان سەبارەت بە توانای تۆ ئەزمموی تۆ چالاکی تۆ کارەکانت ماشەڵڵا لە بەرچاون هەمیشە پڕوزەبی سەرەتا بە سیڤێک لەسەر ژیانی تۆ دەست پێکن دواتر دەست بە پرسیارەکانەکەین فەرمونون بە بینەری ئەم سیڤێ بین لەسەر ژیانی خاتو بێگەرد. بێگەر دڵشاد تاڵبانی ناسراوە بە بێگەر تاڵبانی لا ساڵی 1970 لەدایک بووە. خاوەنی بڕوانامەی بەکەلۆریۆسا بەشی بایۆلۆژی جگە لە زمانی کوردی زمانەکانی عەرەبی و فارسی بەباشی دەزانێت. قۆناغەکانی ئەرک و بەرپرسیارەتیدا لە نێوان ساڵانی 2011 بۆ 2013 لە پرسیاوی مەکتەبی چاودێری و بە دوواداچوونی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. لە نێوان ساڵانی 2013 بۆ 2017 ئەندامی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە لە خولی چوارمی پەرلەمانی کوردستان. لە خولی پێنجەمی پەرلەمان لە ساڵی 2017 سکرتێری پەرلەمانی کوردستان بووە. لە دەی تەموزی 2019 لە سەرپشکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ چاوەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم. بەڵێ خۆشەویستان بەردەوام دەبین لەگەڵتان ئەمڕۆ هاتوونەتە خزمەت خاتو بێگەر بۆ ئەوی کە سەبارەت بە ئەو ئەزمموی کە چەند ساڵم ماندوو بۆ پێوەی بەردەوام کۆمەڵێک ڕۆبەڕووی کۆمەڵێک ناڕەحەتی بۆتەوە وەکو خانمێک بگمان لە کۆمەلگای ئێمەیە ئەگەر خاتونێک هەنگاو بنێ ئەگەر خاتونێک وزەی خۆی بکاتە خزمەتی کۆمەلگاوە بەردەوام ماندوو ئەبێ محارەبە ئەکرێت کۆمەڵێک ناڕەحەتی دێتە پێشی ئێمەش وەکو خانمێکی سەرکەوتوو ئەمڕۆ هەڵمان بژاردەوە و لە پرۆگرامی پێشەوان بەسەری ئەکەینەوە. سڵاوت لێبێت دووبارە خاتو بێگەر سەرتا لەوە دەست پێکەین هەمیشە ئەتبینین خاتو بێگەر بە متمانەیەکی زۆر بەهێزەوە با بڕوا بەخۆبوونەوە دەرەکەوی ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە. زۆر سوپاس دووبارە بەخێر هاتن سەرچاو سوپاسی تەلەڤیزیۆنی کەرکووک دەکام و بە تایبەتی خاتونێکی گوڵی وەکو جەناب ئەو ستافە بەڕێز و ماندووی کە لەگەڵتە. طبعاً سوپاس بۆ ئەو وەسفەی کە کردێت باوەڕ بەخۆبوون لە مێژوویەکەوە سەرچاوە دەگرێت کە پڕە لە هەوراز و لە نشێو لە پاڵپشتێکەوە سەرچاوە دەگرێت کە لە ناو خانەوادە و خێزانەوە بۆ دێ و لەو بڕواایەوە سەرچاوە دەگرێت کە هەمیشە تۆ دەتوانی داکۆچی لێ بکەی و لەو توانایەوە سەرچاوە دەگرێت کە باوەڕت پێەتی و لە پێناویدا دەجەنجی و باوەڕ بەخۆبوون لە جەراعەتەوە سەرچاوە دەگرێت سەراحەت بە تایبەتی بۆ ژن لە ناو کۆمەلگایەکدا کە خۆت دەزانی کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیەکە تا ڕادەچی زۆر دەسەڵاتی پیاوسالاری تێیدا زاڵە بەڵام بڕوابوون بە تواناکانی خۆت لەوەوە دێت کە تۆ بتانی بڕیار دەربی و جەراعەتت لە بڕیاردان هەبێ وەسڵ نەکەیەوە لەو هەنگاوانەی کە لە بەردەمت چونکە ژیان لە بەردەمی هەر مرۆڤێکدا ڕێگایەکی پێچاو پێچە نازانی لە هەر پێچێکدا چی لە خۆی هەڵگرتووە بەڵام گرنگە تۆ بۆ هەر یەکێک لەو هەنگاوانەی کە لەناو ئەو پێچاو پێچەی ژیان دەینەی بەرنمەیەکت هەبێ و توانای بڕیاردانت هەبێ بەڵام بە متمانە بەخۆبوونەوە ئەکید لەبەرەوە متمانە دەگەڕێتەوە سەر هەموو ئەو هەنگاوانەی کە من لە ڕابردوودا لە تاریخی ژیانی خۆمدا پێیدا تێپەڕیوم لە هەندێکیان لەوانەیە کێشە و گرفتی زۆرم بۆ دروست بوو بێت و لە هەندێک قۆناغ کەوتبم بەڵام توانای خۆم و متمانە بەخۆبوونم و ئەو توانایی کە هەمە و بۆ سەلماندنی ئەو توانایی کە هەمە وەکو مرۆڤێک نەک وەکو ژنێک بەتەنها هەمیشە هەوڵم داوە کە بیسەلمێنم من توانام هەیە دەبێ بگەمە ئەو ئاستی کە کاری تێدا دەکەم نەک لەبەر ئەوەی کە ژنێکم و وەکو مەزلیسێک لە مێشکی خۆمانکەوەکو مرۆڤێک ئێمە هەوڵدەین و چاو بدەین نەوەکو خانمی خۆمان بەلاواز ببین ئەزانی چۆنە لە نێوان من لەگەڵ پیاوێکدا هیچ جیاوازی نییە جیاوازیەکە ئەوەیە کە چۆن دەتوانی تۆ
ئەو توانایە دەرخەی و ئەو جەرائەتە تێدا بڕیار بدەیت بۆ ئەوی بیسەلمێنی هیچ جیاوازیەک نییە چونکە بەشێکی زۆری ڕێزم هەیە ئەو پیاوانەی کە لە ئاستی پلە و لە ئاستی پایەی زۆر بەرزدان لەوانەیە بە ئەندازەی ژنێکیش نەیانتوانی بێ پارێزگاری لەو بەرپرسیارەتی خۆیان ئەکید وایە پارێزگاری لە پێگە و لە مەهامی کارکردنی خۆیان بکەن بەڵام دەرفەتیان بۆ ڕەخساوە لەبەرەوە توانای خۆت هۆکارە بۆ ئەوەی کە تۆ بتانی بگەی بۆ ئامانجانێک کە هاتە زۆر باشە هەر پێیوەست بۆ بابەتە هەمیشە ئەو ترێکەوە خاتو بێگرد ماندوو نابێ شووی درێژە نهێنی ئەمەیان چییە؟ نهێنی ئەوەیان ڕاستی زۆر جددیم یعنی لە ئیشکردندا جددیم ئەگەر ئەرکێکم پێ بسپێردرێ بە بەردەوامی متابعم لەسەر ئەرکەکەی خۆم و بەداخەوە هەمیشە بوومەتە سەبەبی ماندووبوونی ئەو ستافانەش کە لەگەڵ من هەمیشە خۆم بە قەرزاری هەموو ئەوستافانە دەزانم کە لە وێزگەکانی ژیانمدا پاڵپشتیان کردوم یاخود لەگەڵم بوون لە هەر شوێنێک کارم کرد بێت چ حزب بوو بێ چ حکوومەت بوو بێت چ ڕێکخراوێک بوو بێ جددیەتی من وای کردووە کە هەمیشە بەڕاستی دەرئەنجامێک بەدەستاتوە کە دەرئەنجامەکە بۆ من مای خۆشحاڵی بووە سەبەبی ماندووبوونی ستافەکەی خۆم و خۆشم بووە بەڵام لەگەڵ ئەوەشدا سوپاس بخوای گەورە ڕەزامەندی بەرژەوەند ینی بڵێن ڕای گشتیشی لێکەوتۆتەوە چونکە من باوەڕم وایە مرۆڤ لە هەر پێگە و پلە و پۆستێکدا بێ بۆ خزمەتی خەڵک ئەو پلە و پێگە و پۆستە وەردەگرێت نەیقۆزێتەوە بۆ بەرژەوەندی ئەکید من پێم وایە کە فرێکی گەورەیە تۆ پێگەکەی خۆت بۆ بەرژەوەندی تایبەتی بەکاربێنی بەڵام لەگەڵ ئەوەشدا بەدڵنیاییەوە تۆ کە جددیەتت تێدا بوو ماندووبوونیش لە ڕێگەتە تۆ کە جددیەتت تێدا بوو دەبێت لە کۆمەڵێک بابەتی تایبەتی شخصی خۆت خۆشبی کە ئەمانە لەوانەیە بریتی بن لە تەمەتوعی ژیان لە چۆنیەتی خۆشگوزەرانی بۆ خۆت بەڵام کاتێک کە بیرت لە بەرژەوەندی گشتی کردەوە کاتێک کە بیرت لەوە کردەوە لە دەرئەنجامی ئەو کارت چەند کەس پێت دەڵێ دەستت خۆش بێ و دەتوانی تا چەند خەڵک لە خۆت ڕازیکەی من پێم وایە ئەمە دەبێتە پاڵپشتی بۆ ئەوەی کە هیچ کاتێک ماندووبوون نەناسی سەروەتێکی شخصیە بۆ خۆت ئەمێنێتەوە هەمیشە درونت ئارام و ئاسوودە ئەبێت چکە تۆ ئەو بەرپرسیارەتی کە لەسەر شانتە زۆر بە جوانی پارێزگاریت لێ کردووە بۆ بەرژەوەندی خۆت متقۆسۆتەوە من لە ڕاستیدا ناتوانم خۆم تەقیمی خۆم بکەم بەڵام زۆر جار لە هەر کۆڕ و کۆبوونەوەیەک لە هەر سەردانێک کە دەڕۆم کاتێککە پێم دەڵێن چالاکیەکانت دەبینین کاتێک پێم دەڵێن بە بەردەوامی ڕۆژانە چەندین پۆست لەسەر ئیش و کارەکانت دەکرێت تەبعاان وەکووتم بە تەنهانیم ستافێکی زۆر ماندوو لەگەڵمە پاڵپشتیم دەکەن کە قەرزاریانم و سوپاسیان دەکەم بەڵام ئەوە تەشجیعی زیاترم دەکات بۆ ئەوی بتوانم بۆ ئایندە ینی کاری باشتر بکەم و هەست بۆ ماندووبوونە نەکەم و لەگەڵ هەر سوپاسێک کە پێم دەوترێت یان هەر دەستخۆشیێک کە پێم دەوترێت هەموو ئەو ماندووبوونانە لە بیر دەکەم کە لەسەر حسابی یعنی ژیانی تایبەتی خۆم و خێزانەکەمە باشە خاتو بێگەر باسیەوەت کرد کە خانمان یعنی پێویستەکەەوە بە جددی هەر خانمێک یاخود تاک یعنی بەدەر لە خانمیش هەر تاکێکە بە جددی کاری کرد لە ئەرزی واقع وزەی خۆی سەلمان بەڕاستی ڕۆژ لەسەر ڕێگاکەی خۆی ئەو کاتە باڵادەستە بێ و سەرکەوتنی زۆر باش بەدەستەهێنێ لە ئەرزی واقع لە ئێستاە خانمانی ئێمە لە هەر بوارێکا بێ لە هەر پلە و پۆستێکا بێ تا چەند ئەو جددیەتیان تیا بەرجەستە کراوە ئەگەر بەراوردێک لە نێوان ئێستا لەگەڵ ڕابردوو بکەین لە بوونی یاخود ڕۆڵی ژن لە ناو کۆیکایی سیاسی و حکومڕانی و کاری پەرلەمانی و مثلا لە مەسائلی قەزایی لە هەموو کایەکانی ژیاندا جیاوازیەکی زۆر دەبینین ئەمە ڕاستیەکە کە کەس ناتوانێت حاشای لێ بکە لە ئێستادا ژن بە شێوازێکی جیاوازتر لە ڕابردوو لە مەیدانەکەیە لە کۆی کایەکاندا دەتوانم بڵێم کاریگەری باشی هەیە و وجودی خۆی ئیسپاد وجودی خۆی کردووە حتمما ئەم کاریگەریانە بەبێ ئەوە نابن کە ژنێک لە وەسەتێکدا کار دەکا دووچاری کێشە و مەشاکل و گرفت نەبێتەوە دووچاری ئەو بربەستانە نەبێتەوە کە هەمیشە ڕێگری دەکالەوەی کە ژنێک بتوانێت بگاتە لوتکە یاخود ژنێک بتوانێت بگاتە نێوەندی بڕیار بۆ ممارەسەکردنی دەسەڵات بەڵام من پێم وایە هێشتا جیاوازیەکان لە ئێستادا بە بەراورد بە ڕابردوو زۆرن و دەرفەتەکان زیاترن و خودی توانای ژنیش لە ناو کۆمەڵگەی خۆماندا ئێستا زیاتر لە جاران حزوری هەیە و ئەمە بۆ خۆی درگایەکی کردوتەوە کە ژن لە بەشێکی زۆری ئەو بابەتانەی کە لە ڕابردوودا وەکو
نێوەندێک بۆ پێگەی ژن سیر نەدەکرا ژن بتوانێت لەم نێوەندەدا خۆی بدۆزێتەوە و ئیسبات وجودی خۆی بکە و ئەم حاڵەتە وای کردووە کۆمەلگاش ڕاهاتووە لەگەڵ ئەو ڕۆڵەی کە بە ژن درراوە ئەگەر ئێمە سەیری دوایین دەرئەنجامەکانی بۆ نمونە هەڵبژارنە گشتیەکان بکەین چ لە ئەنجومەنی محافەزات چ لە پەرلەمان ینی بڵێن هەڵبژارنەکانی پەرلەماندا بەشێکی زۆری ئەو خاتونانەی کە دەگەنە نێوەندی بڕیار کە سوڵتەیەکی تەشریعیە دەبینین بەتوانای خۆیان بەبێ کۆتا دەچنە ئەو نێوەندانەوە ئەمە بۆ خۆی سەلمێنەری ئەو واقعەیە کە مشتەمەعی ئێمەش ئاڵ و گۆڕی بەسەردا هاتووە و پێی وایە بەڵێ ژن کە وجودی هەیە دەتوانێت ممارەسی ئەو دەسەڵاتانە بکە کە پیاوێکیش لەو موقعانەدا دەیکە لەبەرەوە من بۆ خۆم قەناعەتم وایە بە پێی ئەو گۆڕانکاریانەی کە ڕۆژ بە ڕۆژ لە بیرروڕای کۆمەلگاکاندا دێنە ئاراوە و ڕۆژ بە ڕۆژ لە بەرەو پێشچوونی کۆمەلگاکان دێنە ئاراوە هەرێمی کوردستانی یەکێکە لەو شوێنانەی یاخود کۆمەلگەی کوردی یەکێکە لەو کۆمەلگانەی کە ناتوانێت بە دەربێ لە بەرەو پێشچوونەکە. زۆر باشە خاچ بگرت ئێمە لە هەموو بەرنمەیەکە یا خۆت ینی بەدەر لەم بەرنمەیە پێویستەوە گرنگەکەوە هەموو کات بیری و خەڵکی بخێنەوە کە سەرۆک مامجەلال خاوەن بیرێک بوو خاوەن فەلسەفەیەک بوو خاوەن ڕێبازێک بوو لە نێو حزبێکی و هویەتی نیشتیمانی کوردستانە کە هەمیشە بیر و باوەڕێکی تەواوی بەتاکە بوو لە نێوشیا بەژن. من ئەمێ بزانم کەوکو خاتونێک سەرۆک مامجەلال لە سەردەمی خۆیان چی شتێکی چاند بۆ خانمان کە ئێوە ئێستا دەیدورنەوە؟ جەنابی مامجەلال خوا لێی خۆش بێت بەداخەوە سەرکردەیەکی گەورە لە تەریخی نەتەوەی کووردا من پێم وایە دووبارە بوونەوەی نییە. بۆ ژن یەکێکە لەو سەرکردانەی کە هیچ کەسێک ناتوانێت نکۆڵی لەو پاڵپشتیانە بکە کە جەنابی مامجەلال بۆ ژن دروستی کرد نەک تەنها لە ناو حزبەکەی خۆی کە یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی حزبێکی سۆشیال دیموکراتە یەکێتی حزبێکە کە باوەڕی بە چەمکی یەکسانی نێوان ژن و پیاو هەیە و باوەڕی بەتوانای ژن هەیە بۆ ئەوی بتوانێت ممارەسەی دەسەڵات بکە و خاوەنی هەر یەکێک لەو چەمکانە جەنابی مامجەلال بووە. جەنابی مامجەلال لە هەموو قۆناغەکانی ژیانی کۆمەڵایەتی و سیاسی خۆیدا و لە قۆناغی حکومڕانیدا یەکێک بوو لەو سەرکردانەی کە هەمیشە ویستویەتی ژن بتوانێت بە تواناکانی خۆی بگاتە پێگەی دەسەڵات و لەنا ئەو پێگەیەدا بتوانێت ممارەسەی دەسەڵات و سوڵتە بکات بۆ ئەوەی کە بتوانێت داکۆچی لە مافەکانی خۆی بکە و بەوەی بتوانێت ئیسپاتی وجودی خۆی لەناو ممارەسەی دەسەڵاتدا بدۆزێتەوە. دەزانی ئەگەر بگەڕینەوە بۆ سەرجەم کایەکانی ژیانی سیاسی کۆمەڵایەتی و حکومڕانی لە هەرێمی کوردستاندا جێپەنجەی سەرۆک مامجەلال دەبینین لە پاڵپشتی ژن لە سلکی قەزایی کە یەکەم دادوەری ژن لە سەردەستی ئەو دانراوە لە هێنانە پێشی ژن بۆ ناو قیادەی حزبی سیاسی لە هێنانە پێشی ژن بەڵێ لە هێنانە پێشی ژن بۆ ناو کایی کاری پەرلەمانی و حکومڕانی هەموو ئەمانە جەنابی مامجەلال جێپەنجەی پێوە دیارە تەنانەت ئەو کاتێک کە سەرۆکی هەرێم بووە لە دەرچواندنی بڕیار و هەندێ ینی پەسەندکردنی هەندێ بڕیار و تەشریعکردنی هەندێک قانون لە ڕێگەی پەرلەمانەوە کە تا ئێستاش تەسیراتی زۆر زۆر گەورەی هەیە لەسەر ژیانی کۆمەڵایەتی ژن بەوەی کە هیچ کەسێک جەرائەتی ئەوە ناکات پێچەوانەی ئەو بڕیارانی جەنابی مامجەلال جارێکی تر بیر بکاتەوە. ئەمە گەورەی جەنابی مامجەلال بووە و پشتیوانیەکانی بووە بۆ ژن کە من دەکرێت بڵم ئەوانەی وتم مشتێکن لە خەرواری ئەو کارانەی کە جەنابی مامجەلال لە پێناوی بەرەو پێشچوونی توانای ژن لە نەک تەنها لە ناو کووردا بەڵکو لە عێراقیشدا کردوویەتی و بەڵکو لەسەر ئاستی نێودەوڵەتیش یەکێک بۆ لەو سەرکردانەی کە هەمیشە لە گوتارەکانیدا باسی لە یەکسانی کردو لە نێوان ژن و پیاو. زۆر باشە با بینە سەر باسی سەرۆک بافڵجەلال تاڵەبانی کە لە ئێستاە کەسی یەکەمی حزبەکەیە حزبێکی وەکوویەتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی ئەوان چۆن ئەڵە هەڵە سەنگێنن لە کۆی ئەو پرۆژانەی کە خستوێتی خزمەتی خانمانەوە؟ من پێم وایە جەنابی کاک بافڵ ئەو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا کوڕی باوکی خۆیەتی و من پێم وایە بەڵێ لە ماوەی سەرۆکایەتی جەنابیان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا کە تا ئێستا ئومێد دەکەم تەمەنێکی دوور و درێژ بتوانێت قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان بکە یەکێک لەو خاڵە جەوهەریانەی کە دەیبینم گەنجێک لە سەرۆکایەتی حزبێکی سیاسی کاریگەر زۆر بەڕاشکاوانە
لە هەموو وتارەکانیدا و لە ڕەفتارەکانیدا باز لە داکۆچی لە ژن دەکات و هەمیشە یەکێک لەو خاڵانەی کە جەختی لێ دەکاتەوە دەبێت دەرفەتی زیاتر بڕەخسێ، دەبێت ئاستانگەکان لا ببرێ لە بەردەمی ژن و دەبێت زەمینەیەک دروست بکرێ لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا کە ژن هەست بە ئاسوودەیی دەرونی و هەست بە ئاسوودەیی بکات لە کارکردنی و هەست بە پارێزراوی بکات لە شخصیەت و پێگەکەی بۆ ئەوی بتوانێت ممارەسەی دەسەڵاتەکانی خۆی بکە. کەم سەرکردە هەیە بەو شێوەیە بتوانێت تەرجمەی ئەو خواستانە بکە کە ڕەگەزێکی گرنگی پێکهاتەی کۆمەلگاکەی دەیەوێت ممارەسەی بکە و بە تایبەتی حزبێکی سیاسی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئاماژەی پێدەکەمەوە کە حزبێکی سۆشیال دیموکراتە باوەڕی تەواوەتی بە یەکسانی نێوان ژن و پیاو هەیە بە دڵنیاییەوە دەبێت سەرۆکەکەی بەو شێوەیە بیر بکاتەوە. بێگومانم جوانیە شەگەڕێتەوە بۆ هەر بۆ ڕێبازەکەی سەرۆک مامجەلال بە دڵنیایی کوڕی ئەویشە. بەڵێ بەتاکید. زۆر باشە خات و بێگەرد پلەپۆستی زۆرت بینیوە، ئەزمموی زۆرت کردووە. با ئێمە باس لە دڵخۆشبوونەکەی نەکەین، باس لەو بکەین کامیان نیگەرانی کردو چکە بۆ خۆی کاتێک کە پۆستێ وەرئەگری بەرزبوونەوەی کەسایەتی تۆیەوە ئیشەکانی تۆیە، ئەمە بۆ خۆی دڵخۆشت ئەکا هەر پۆستێکە وەرئەگری. لە بەرامبرا من ئەڵم لە هەر پلە پۆستەکە کە وەرت گرتووە کامیان نیگەرانیان کردووی. لە ڕاستیدا وەرگرتنی هەر پلە و پۆستێک من پێم وایە یەکەم شت ڕێگاکەت گوڵڕێژ نییە بۆ ئەوی تۆ بیر لەوە بکەیەوە کاتێک کە پۆستێک وەردەگری ئیتر بە ئاسانی ناگەی بەو شتێکە ئەکید بە ئاسانی پێی ناگەی و پێشت وا بێت کە لەناو ئەو پۆستەدا ئەوەی کە خواستی تۆیە دەتوانی دەستەبەریکەی نەخێر چونکە بە دڵنیایی ئاستەنگ دێتە بەردەمت چوەکو ژنێک ئاستەنگ لە بەردەمتە چوەکو کەسێک کە ممارەسی سوڵتەیەک دەکەی دەسەڵاتێک دەکەی ئاستەنگەکان زۆرن لە بەردەمتدا. من وەک ئەوەی کە بڵم چ پۆستێک نیگەرانی کردوم لە ڕاستیدا بە حکمی باوەڕ بە خۆبوونی تەواوەتیم لە ممارەسەکردنی ئەو دەسەڵاتانی کە وەرم گرتەوە بەڕاستیەکەی ناکرێ بڵم هیچ پۆستێک نیگەرانی کردوم نەوەکو نیگەرانی، بەڵام بە دڵنیاییەوە ئاستەنگی زۆرم بۆ دروست بووە بە دڵنیاییەوە ئەو خواستانەی کە من هەم بووە تا گەیشتومەتە ئەوەی کە بە تەواوەتی بتوانم ممارەسەی ئامانجەکانم بکەم ڕێگریەکانم زۆر بوونە، بەڵام سوپاس بۆ خوای گەورە بۆ پشتیوانیەکانی خێزانەکەم بۆ پشتیوانیەکانی ئەو ستافانەی کە لەگەڵم بوون هەمیشە توانیومە ئەوەی ئامانجی منە بیپێکم. یعنی ئەمە شوای کردووە کە پۆستەکان یاخود ئەو پلانەی کە تێیدا ممارەسی دەسەڵاتم کردووە تا چەند قورس بوو بن، بەڵام جوهدی خۆم باوەڕبوونی خۆم بە تواناکانم و ینی ئامانجەکەم کە یەکێک بووە لە خواستە هەرە سەرچیەکانم کە لە پێناویدا جەنگاوم توانیومە بەربەستەکان ینی تێپەڕێنم. لەبەرەوە بە تەکید دووبارەی دەکەمەوە من ناڵم ینی بڵێن بوونەتە سەبەبی کێشە و مەشاکل پۆستەکان، بەڵام گرفتی زۆر هاتۆتە بەردەمم، بەڵام سپاس بەخوای گەورە تێمان بەزیرەکی خۆت و بە ژیری خۆت زاڵبووی بەسرانجان ڕوون بێ هەر خانمێک کە هەنگاوانەیە ئێوە نەزانن کە ئاوها بەو شازە هاتە پێش چاوی ئێوە هەروە بە سەرکەوتوی دەرەکەوێ بێگومان کۆمەڵە ناڕەحەتی دێتەڕێت ڕێگا هەروە بەڕاستی نایەتەڕێت کۆمەڵک ناڕەحەتی کۆمەڵک پێچاو پێچی تەیە، بەڵام توی خانم ئەبێ بە ژیری خۆت لە هەمان کاتە پارێزگاریکردن لە کەسایەتیت و لە هەمان کاتیشە بە جوانی خۆت و بە چالاکانە بیتە ئەرزی واقع و زاڵی بەسەر ئەو نەهامەتی و ئەو ناڕەحەتیانە هەمیشە سەرکەوت و بێخاش و بێگەر ئەوترێت مادام ژن دایکە ئیچی ئیدی هیچ ئەرکێکی تری قورس بۆی نامێنێتەوە. کۆمنتی تۆ چییە وەکو خانمێک؟ دایکایەتی یەکێکە لە ئەو وێزگانەی ژیانی ژن کە دەکرێت بڵم قورسترین وێزگەیە کاتێک کە تۆ دەبی بە دایک، کاتێک کە مرۆڤێک بۆ ئایندەیەکی گەشت کە خواستی تۆیە دەتەوێت پێی بگەێنی بە دڵنیاییەوە ئەرکێکی زۆر قورسە. تۆ کە توانیت دایکێکی نمونەی زۆر باش بی لە ژیانی منداڵەکان و خێزانەکەتدا بە دڵنیاییەوە دەتوانی کەسایەتێکی زۆر باش بی لە ژیانی کۆمەڵگەکەتدا. دایک قوتابخانەیە بۆ پێگەیاندنی ئەو نەوەیە کە دەتوانێت لە ئایندەدا خزمەت کۆمەڵگەکەی بکە بە شێوازێک دەتوانی پەروەردەیکەی کە سوودەکان ئەوەندە زۆر بن سرت پێی بەرز بێ و خوا نەخواستە ئەگەر نەتوانی لە قۆناغی دایکایەتیدا سەرکەوتوبی نەتوانی مرۆڤێک پێ بگەێنی کە سوود بە بەرژەوەندی گشتی بگەێنێ بە دڵنیاییەوە شکستەکە بۆ خودی ئەو کەسەیە کە ناوی دایکە کە من ئەوە نابینم. ینی دایک دەتوانێت ڕۆڵێکی کاریگەر و گەورەی هەبێ. تۆ کە توانیت ڕۆڵی دایکێکی کاریگەر لە پێگەیاندنی ژیانی کەسایەتیەک
کە بۆ ئایندی کۆمەڵگەکەت گرنگە ببینی بە دڵنیاییەوە هەموو ئەو هەنگاوانەی تر کە لە بەردەمتدان من پێم وایە ئاسانن حتمما ئەوش بە ئاسانی بەدەست نایەت دایکێک کە ئەرکێکی قورسی لەسەر شانە ئێستا بۆ نمونە من وەکو دایکێک کە دوو مناڵم هەیە سەرڕای ئەوەی کە وەزیرم ممارەسەی دەسەڵاتێک دەکەم لە ناو حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەرچی من جیاوازترە لە خاتونێک کە لە ماڵەوە ئەرچی تەنها پەروەردەکردنی منداڵەکانیەتی بەڵام لەگەڵ ئەوەشدا من پێم وایە بە پشتیوانی هاوسەرەکەم سوپاس بۆ هەردوو منداڵە چاوگەشەکەم کە لەگەڵ ئێوەش ئیشاڵڵا یعنی باڵانسێکیان بۆ ژیانی من ڕاگرتووە من دایکم لە ماڵەوە بەڵام لە دەرەوە ئەو خاتونەم کە وەکو ژنێک دەکرێت بڵم پاڵپشتی و سەپۆرتی ئەوان وای لێکردوم متمانەیەکی زیاترم بەخۆم بێ کە هاتمە دەرەوە بیر لەوە نەکەمەوە لە ماڵەوە منداڵەکانم چی دەکەن چی دەخۆن چۆن دەژین ینی زۆر جار من بە دەڕۆژ لە ماڵ دوور بووم بە حکمی کارەکەم بەیانیان کە هەستاوم لەگەڵ زەنگی تەلێفۆن یا خۆت مەسزێکی ئەوان خەبەرم بۆ تۆ و تویانە دایەجیان هیوادارم زۆر باش بی ئێمە زۆر باشین یعنی هیچ خەمی ئێمەت نەبێت زیاتر وزەی بە تۆ بەخشیوە ئەمە وزەی بە من بەخشیوە و لەوانەشە یعنی نەڵم من دایکێک بوومە سەرکەوتوو بووم یان زۆر باشم ئەو تەقیمە دەکرێت لە خۆیان وەربگیرێ بەڵام زۆر جار کە پێم دەڵێن یعنی بەڕادەیەک خۆشمان دەوێت کە حەزناکەین نەنەخۆش بینە هیچ شتێکرد لێبێ بۆم دەردەکەوێت کە لەوانەیە لە ژیانی ئەواندا شتێکم کردبێ کە پارسەنگ بێ بۆ پەروەردەکردنیان و سپاس بۆ خوای گەورەش من پێم وایە ژن دەتوانێت لە ژیانی ڕۆژانەی خۆی لەگەڵ ژیانی وەزیفی باڵانسێکی گەورە ڕابگرێت من چەند لێرە هیلاک و ماندووم بۆ ماندوو بوونەی کە لە وەزیفەکەم دەستەبەری دەکەم یاخود پێم دەبڕێ کە دەڕۆمەوە ماڵەوە ژنێکی ئاساییم لەگەڵ هاوسەرم و لەگەڵ منداڵەکانم و خزمەتێک پێشکەش دەکەم دووبارە لە ماڵەوە کە ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە عەتف و خۆشەویستی و سۆزێک لە نێوان خۆم و خێزانەکەشم ڕابگرم و بە دڵنیاییشەوە دەستەبەری پشتی و سەپۆرتی ئەوانیش بکەم بۆ ئەوی بتوانم لە ئەرکەکانمدا سەرکەوتوو بم دایک بە مانای کەلیمە گەورەیە من لە دایکی خۆمەوە سیر دەکەم ئەو دایکەی کە هۆکاری سەرکەوتنەکانی ژیانی من بووە بە نەخۆشی بە ناخۆشی بە کوێرەوەریەکی زۆر لە ژیانی پێشمەرگایەتی قۆناغ بە قۆناغ لەگەڵ باوکی کۆچ کردوم کە تا ئێستا تا ئێرەی هێناوم بە تەئکید کە من سەرکەوتوو بم نیشانەی گەورەی دایکمە هەمیشە تەمەن درێژ بن هەمیشە سەرکەوتوو بن ماڵەکان پێت خۆشە کەوا هەمان ڕێچکەی تۆ بگرن سیاست بەڵێ من پێم وایە من لە بەرەوەی بۆ خۆم باوەڕم بە ئازادی هەیە دەبێ ئەوانیش ئازاد کەم چۆن بڕیار دەدەن بەڵام کوڕەکەم حەزی لە سیاسەتە کچەکەشم زۆر دوورە لە سیاست پێچەوانی یەکتر لەبەرەوە من ئازادیەکەم داوەتە دەستی خۆیان بەڵام دەبێت ئەوانیش بتوانن ئیسپاتی وجودی خۆیان بکەن بۆ ئەوی بتوانن بگەنە ئەو ئاستەی کە دایکیان ممارەسەی کرد زۆر باشە لێرە و چیان پێڵی خاتو بێگەت بە دڵنیاییەوە هاوسەرەکەم و هەردوو منداڵەکەم زۆر خۆشم دەوێن هیوادارم تەمەند درێژ بن لەگەڵ بەڕێزی شتاندا و ئومێدەی سەرکەوتنیان بۆ دەخوازم تەمەند درێژ بن هەمیشە خوالێکتان نەکا بەختەوەر بن خاتو بێگەر بەردەوام چاوت کردوتەوە لە نێو سیاسەتاویت هەر لە سەرەتای تەمەندەوە سیاست چی لێت زەوت کردووە سیاست زۆر شت کە ئازادی تاکی ئینسانە یعنی لێت زەوت دەکا بەڕاستی ژیانێکی ئاسایی کە هەر کەسێک دەتوانێت ڕۆژانە لەگەڵ خۆی و خێزانەکەی بەسەری ببە لێت زەوت دەکا ماندووبوونێکی زۆر کە لەوانەیە ئینسان زۆر پێی بڵین تااقەت پڕۆکێنە پێت دەبەخشێ و زۆر جاریش بەداخەوە یعنی لەناو ئەو کۆمەڵگایایی کە کاری تێدا دەکەی خەڵک وەک خۆی نادبینێ کە وەک خۆی نەیبینی زۆر جار هێرشت دەکرێتە سەر زۆر جار دەیانەوێت لە پێگە و کەسایەتیت بدەن زۆر جار بەبێ ڕەحمانە و بەبێ بە زەیانە بەبێ ئەوەی کە بزانن ڕابردوو تاریخی تۆ چی بووە لە کای سیاسیدا پەنجە بۆ هەندێک شت درێژ دەکەن کە نەک تەنها عەزیەتی خۆت دەدەن بەڵکو عەزیەتی خانەوادە و کەس و کارەکەشت دەدەن لەبەرەوە بەڕاستی سیاست ممارەسەکردنی سیاست بە تایبەتی بۆ ژن لە ناو کۆمەڵگەی ئێمەدا زۆر زۆر قورسە من بۆ خۆم وەکو ژنێک ڕابردووی من لە ناوچەیەکەوە دەستی پێکردووە کە نزیکەی 30 بۆ 31 ساڵی تەمەنم کە لە سیاستدا تاوەکو ئێستا کارم کردووە هەموو وێزگەکانی ژیانی سیاسی خۆم بە حەقی خۆم و بە هەڵبژاردن بڕیوە قەت ڕۆژێک لە ڕۆژان نەعینوانێک
نەپاڵ پشتی شخصێک نەبووتە هۆکاری ئەوەی بێگەرد ببێتە وەزیر لە حکوومەتی هەرێمی کوردستان توانە وجودی خۆم بە وجودی خۆم بە ماندووبوونەکانی خۆم هاتووم بەڵام زۆر جار وەکو وتم ینی ئەو کەسانێک کە وەکو پێویست نادناسن وەکو کەسێکی سیاسی سەیرت دەکەن کە خۆی لەوانەیە ڕغبەتی بۆ سیاست نەبێ کە خۆی لەوانەیە ڕقی لە کۆمەڵێک مووقع و کۆمەڵێک پێگەی دەسەڵات بێ بە یەک کۆمنت بە یەک وشە یعنی ئەوەندە عەزیەتت دەدا کە تواناکانت تێک بشکێنێ هەرچەندە من تەجاوزی هەموو ئەو حاڵەتانم کردووە بەڵام بە دڵنیاییەوە سیاست ڕێگایەکی قورسە و بە تایبەتی بۆ ژن بەڵام لەگەڵ ئەوەشدا ئامانجێکی گەورەیە بۆ ئەوی بتانی ئیسپاتی وجودی خۆتی تێدا بکەیت بەڵام لە هەمان کاتیشدا بەڵێ ئازادیەکانت زەوت دەکا یعنی لەگەڵ زەوتکردنی ئازادیەکاندا هەندێک شتی ترت پێدەبەخشێ کە لەوانەیە دەستەبەری کۆمەڵێک ئامانجت بۆ بکە کە ئەو ئامانجانە ئاسان نەبێ بۆ هەموو کەسێک بەدی بێ بێگومان باشە خات و بێگرد هەمیشە شاری کەرکووک بەلای هەر تاچێشی کوردەوە گرنگ بووە وەجێی بایەخ بووە هەمیشە چاوەکان لەسەر شاری کەرکووک بووە بە حکمەوەی کە شاری کەرکووک شارێکی کوردستانیە بەڵام تاوکو ئێستا نەخراوەوە سەر جوگرافیای کوردستان و ململانێکی زۆر سیراعێکی زۆری لەسەر ئەکرێ وەکو تاچێشی کورد وەکو خانمێکی کورد لە هەمان کاتەوەکو سیاسیەک بە وشەیەک پێم خۆشە پێناسی کەرکووک بکەیت ئێمە لە دەرزەمانەوە وتومانە کەرکووک قودسی کوردستانە کەرکووک ئەو شارە مەزلومەی کە لە عێراقدا خزمەتی بە هەموو عێراق کردووە و خەڵکی کەرکووک لە پێناوی هەموو عێراقدا دووچاری گەورەترین نەهامەتی و ناخۆشی بۆتەوە بەڵام بەداخەوە دووبارەی دەکەمەوە بەداخەوە نەک تەنها لە ناوخۆی عێراق بەڵکو لە زۆربەی وڵاتانی دراوسێشماندا ئەو شارە بۆتە نێوەندێک کە تا ئێستا ینی نەیان هێشتووە نە خەڵکەکەی بە مافە ڕەواکانی خۆی بگە نەوەکو پێویست خزمەت بکرێت نە ئەو شارە یعنی لە چوارچێوەی مافی دەستوری مافی سیاسی مافی نەتەوەیی بتوانێت ممارەسەی سوڵتە و دەسەڵات و حکومڕانیەکی تەندروست بکە کە بەرژەوەندی خەڵکی شاری کەرکووکی تێدا بێ بەداخەوە من ئومێد دەکەم هەموو حیزبە سیاسیەکان ئەگەر لە هەموو وێزگەکانی ژیانی سیاسیماندا جیاوازیمان زۆر 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 هەبێ کەرکووک دەبێ ئەو شارە بێ ئەو نێوەندە بێ کە بە هەموو جیاوازیەکانەوە کۆمان بکاتەوە و خەڵکی کەرکووک ئەو خەڵکەن کە لە پێناوی دۆزی ڕەوای کووردە باجی زۆر گەورەیان داوە پێویستە قوربانی زۆر زۆریان داوە پێویستە ئێمە ئەو شارە و خەڵکی شارەکە بە شێوازێک ببینین کە کۆکەرەوەی هەموو بۆچوونە سیاسیەکان و وەدەرنانی هەموو ناوکۆچی سیاسیەکانمان بێت زۆر باشە خات و بەگەر پێم خۆش بوو گفتوگۆکەمان خۆش بوو زیاتر گفتوگۆ بکەین و پرسیاری زۆرتر لەسەر ئەزمموی خۆت لێ بکەم بەڵام کاتی بەرنامەکە بەرەو کۆتە ئەچێ وەکو خانمێکی سەرکەوت و گرنگە بەلامەوە بە هەندوەری ئەگرم کە ئێوەی خانمان لە کۆتاییە ڕێنمایی خۆتان ئامۆژگاری خۆتان بۆ ئەو خانمانی کە ئەیانەوێت دەرکەون بەڵام هێشتا دەرنەکەوتون بەڵام ترسێکیان هەیە لە کۆمەلگا لە دابوونەریتی چەکبەست و تۆ چیان پێڵی لێرەوە؟ من پێم وایە هەموو خاتوونێک دەتوانێت بگاتە ئەو ئامانجەی کە لە ناخی خۆیدا بیری لێ دەکاتەوە خەونێک لە ناخی هەموو ئینسانێک هەیە بۆ گەیشتن بەو خەونە تۆ دەبێ خەبات بکەیت بەڵام یەکشت زۆر زۆر گرنگە یەکەم ڕاستە ئێمە مەحکومین بە کاریگەری نەریتی باوی کۆمەلگا بەڵام هەمیشە ژنان دەتوانن بچنە پێشەوە بەبێ ئەوەی کە هۆکار بن بۆ ئەوەی کە ئەو نەریتانەی کە کۆمەلگەکەت لە لای پەسەندە تۆ بە پێچەوانە مەڕۆ من دڵنیام پاڵپشتی کۆمەلگەکەت بەدەست دەهێنی سنووری کارکردنت و سنووری هەنگاونانت بە پێی ئەو نەریتانەی کە لە کۆمەلگەکەی تۆدا باوە بینێ پارێزگاری لە شخصیەتی خۆت بکە دەرخەری تواناکانی خۆت بە ئامانجەکانت بکە هۆکاری سەرکەوتنەکانت بەو خەونانەی کە هەتە و بەو خەباتی کە لە پێناویدا دەیکەی من پێم وایە توانای هەموو ژنێک لە ڕادەبەدەرە بۆ ئەوی بتوانێت بگاتەوە ئامانجێکە هەیەی دەستە خۆش بێ من زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ شەرباری هەموو سەرقاڵیەکانت لەپای بەشداربوونت لە پرۆگرامەکەم و ڕازیبوونت بە بەرنامەکەم من قەڵغانێکی ڕێزلێنانم تایبەت بە پرۆگرامی پێشڕەوان بۆت ئامادە کردو ئومێدەکەم کەوا بە دڵت بێت
زۆر سپاس دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ ستافەکەت بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک جێی شانازیە کە من بتوانم قەڵغانێکی بۆ شێوەیە لە ئێوە وەربگرم شانی زۆر لەوە زیات هیوادارم شیاوی ئەوە بم جا لە بەرخاتری منیش ئەمڕۆ جلی کوردی پۆشی سەرباری هەموو سەرقاڵیەکی جا ماشەڵڵا زۆرشی لێ هات نازانم مرتاحی پێوەی یان ئارە وەڵا مرتاحم فێرم جلی کوردی دائیمەن لە بەردەکەم بەڵام بۆ دەوامی فەرمینە دەست خۆش سپاس کە پابەند بووی بە یاساکەی من لە کۆتاییە ئێمە تێنووسی پرۆگرامی پێشڕەوانمان هەیە کە ئەمە وەکو یادەوریەک بە خودی خۆمەگەڕێتەوە لە ئەرشیفی پرۆگرامی پێشڕەوان خانمانی سەرکەوتو دەستنووسی خۆیان ئەنووسنەوە بۆ من اینجا سەبارەت بە بەڕێوچوونی بەرنامەکە بێ شێوازی پرسیارکردن یاخود سەبارەت بەوەی کە لە پرۆگرامی داهاتۆ چه بە شایستە ئازانی وکو خۆت هاوشێوەی خۆت لەسەر و کورسێ دانیشێ و بەسەری بکەمەوە توانی زۆر سپاس بەسەرنووسی فەرموو دەستان خۆش بێ زۆر سپاس بەڵێ خۆشەویستان با تێنووسی پرۆگرام پێشڕەوان کۆتایی بە پرۆگرامی ئەم جارەشێنین کە بەسەرکردنەوەی خاتوو بێگەر بوو وەکو خانمێکی سەرکەوت و ئومێد دەکەم کە چەند ساڵ ئەو ماندوو ئەبێت و خزمەت بە کۆمەلگای ئێماکە ئێمەش بە چەند ساتی خزمەتی ئەومان کردبێ لە ئەستوانەکانی ئەودا بوو بێتین تا بەرنامەیەکی تر و بەسەرکردنەوەی خانمێکی دیکە لە بوارێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ